شوێنەوار و کاریگەریەکانی لافاوی دووشەوی ڕابردووی شاری هەولێر تاکو ئێستا هەروەک خۆیەتی و هیچ یەک لالایەنە پەیوەندیدارەکانیش بەدەم خەڵکەوە نەچوون تاکو ئەو قڕولی تێی کە چۆتە نێماڵەکانیان پاچی بکەنەوە. بەرپرسانی ئیداری شاری هەولێر بەر لا دروستبوونی کارەساتی لافاوەکە هەر دەڵێن لەسەر خەتین، بەڵام لەسەر خەتبوونی ئەوان تەنها سیرکردنی نغڕۆبوونی هاوڵاتیانە. ساری خۆم تەپنیش بووە، ساری کوڕم هەر تەپنیش بووە، کوڕەکەم دەرکەشکایە کە سەلاجە و ماروشی هەموو ئاو بوو. من لە ساری 1993 مارم ئەلێرە بوو. ئەو دووخانە نییە، ئەوە مەزرا بوو، مەزراش کۆرانەشی گەورە بوو ئاو بردی. ئەو دووخانێ ئەو دووخانیان کردیانە خانی و ڕاز ئێستا پێشەکەی گوێرە ئەو هەمانیان. کاسبکاران و خاوەنمەڕ و ماڵەتەکانیش بەهۆی لافاوەکەوە زیانێکی یەکجار زۆریان کردووە. شوانێکیش کە شەوی ڕابردوو نغڕۆی ئاو بوو بێسەر و شوێن بووە تاکو ئێستاش کەسوکاری بەدوایدا دەگەڕێن و نەیاندۆزیوەتەوە. سەدان سەر ئاژەڵیش بەهۆی لافاوەکەوە خنکاون. 130 سەر حەیوانی برنمەڕ و بەرخوشتم لێرکوانە بوو. لەو 130 سەرەی لەوانەیە دەوری 14-15 قەڵەکەم قوتاربی وامایە لێرکوانە مەوجودە. حیوانی گەورەش 5 قەل بوو، 3 چێری گەورە و 2 گۆلک بوو. 3 چێری گەورە برن 2 چێر و گۆلکە ڕۆیشت بە ئاودا ڕۆیشت، چێرەک و گۆلکە شما قوتار بوو. ئەوە کرد کەش باقی چەند سەرێک شما لێرکوانەوە ناو برنلیمەوە و قڕاوەکەیدا ئەوانی گچکە بووینە لە شتی گیر بووینە ئەوان خنکاینە. وا لێرکوانە مەوجودن کە لەشەکانیش هەمومانە کەس بە هاوارماوە نەهاتووە، کەسی ژارمەتی نەداینەوە جەداوەشمان لە قاپی خوایە یەکەم جار داوەش لە حکوومەتی دەکەین وەکو یارمەتێکگە یارمەتێکمان بداتن. 83 سەر تقریبەتی ئیوەی بەس چوویتە ناوی نەیبردی حسارەکەی نەبردیە 15 سەری خنکایە ئەو لە ژۆرێمەیە بەسەرتی ئەوەی ئیمنە بردیتی بەس ئەوە چونکو چوویتە ناوی نەیبردیە لەوێ خنکاینەوە دیارە ئەو پیاوێژ نازانم چەند سەرە بەس کوڕەکەی و حیوانەکانیشی هەمووی بردیە. ئەو کەسە مردیە لە دیار حیوانەکانی بۆ شەوێ بە دیارەویستیتی قوتاریان کە نازانین بە چ هۆیەکەوە ڕاست حیوانەکان و ئەوی هەمووی بردیە. وەڵام لەسەرەوەی مەش هەرەسەکی لێ بۆ ئەویشی بە ناو کابینەی بۆ ئەویشی بردیە ئەوەندەی ئەم بزانم. 48 کاتژمێر دوای ڕووداوەکە تاکو ئێستا هیچ بەرپرسێکی ئیداری و لایەنە پەیوەندیدار ئۆباڵی ئەو کارەساتەی لە ئەستۆ نەگرتووە. هیچ کەسیش ئامادەی دەست لە کارکێشانەوە نییە، هەر بۆیە دەوترێت حکومڕانی بەم شێوەیە ناکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.